سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کۆتایی هاتنی خولی بەهارەی پەرلەمانی ڕاگەیاند بۆ پێش تا مانگێکی دیکە هیچ دانیشتنێک ئەنجام نادات. پەرلەمانی کوردستان لەلایەن سەرۆکایەتیەکەیەوە و بەتایبەت جێگری سەرۆکی پەرلەمانەوە بۆ بەرژەوەندی حکوومەت بەکاردەهێنرێت بە جۆرێک تەواوی هەنگاوەکانی تەنیا بۆ کار ئاسانیکردنی کابینەکەی مەسرور بارزانیە. لە کاتێکدا پەرلەمان کاری سەرەکی چاودێریکردن و لێپرسینەوەیە لە حکوومەت. لا دوایین کۆبوونەوەی خولی بەهارەی پەرلەمان کە ژمارەیەک وەزیر لە ژێرفشاری هێزەکانی ئۆپۆزیسیۆن هێنرانە پەرلەمان. سەرۆکاتی پەرلەمان لە بری لێپرسینەوەکردن لە وەزیرەکانی حکوومەت کار ئاسانی بۆ دەکردن تا لە پرسیاری پەرلەمانتاران دەرباز ئەگەر سەرنج بدرێتە خولەکانی پێشووی پەرلەمانی کوردستان تا ئێستا چەند جارێک پەرلەمان لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە پەک خراوە یان داخراوە، بەڵام لە شێوازی جیاوازدا لە خولی چوارەمی پەرلەماندا بەهۆی دەستبردن بۆ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان کە ئەو کات لەلایەن مەسعود بارزانی سەرۆکی پارتیەوە بەڕێوە دەبراو بە زۆرینەی ناو پەرلەمان ماوەکەی بۆ درێژ کرابوویەوە، پەرلەمان داخرا و ڕێگە نەدرا سەرۆکی پەرلەمان سەردانی هەولێر بکات. ئەگەر ئێستا سەرنج بدرێتە کارەکانی پەرلەمان لە خولی پێنجەمدا بە شێوازێکی نوێ پەرلەمان لەلایەن پارتیەوە جارێکی تر پەک خراوە و لە هەرچی ڕۆڵی خۆیەتی داماڵدراوە، بۆ پێینە پەرلەمانتاران دەتوانن با دوای کێسەکانی گەندەڵی حکوومەت دابڕۆن لە سەرۆکایەتی پەرلەمان ڕێگە دەدات حکوومەت بۆ چاکسازی تەنگەتەوە بکرێت، چونکە سەرۆکایەتیەکە لەلایەن هێمن هەورامی نزیک لە باڵی مەسرور بارزانیەوە کۆنتڕۆڵ کراوە کە بە تەواوی سیاسەتی سەرۆکی حکوومەت جێبەجێ دەکات. کۆنتڕۆڵکردنی پەرلەمانی کوردستان لە کاتێکدایە بارودۆخی خەڵکی کوردستان لەو پەڕی خراپیدایە و بەشێکی زۆر لە هاوڵاتیان توانای دابینکردنی پێداویستەکانیان نییە کەچی پەرلەمان بێدەنگە و تەنیا کۆبوونەوەی تەشریفاتی بەڕێوە دەبات. چاودێرانی بارودۆخی هەرێم پێیان وایە بارودۆخەکە بەم شێوەیە بەردەوام نابێت، بۆ پێی ئەم شێوازی سیاستکردن نەک هەرزیانی بۆ خەڵکی کوردستان وەزبوونی حکومڕانی هەرێم دروست کردووە، بەڵکو کێشەی بۆ باڵا ناکۆکەکانی ناو پارتیوێکێتیش دروست کردووە، بۆ یاگەری تەقینەوەی دۆخەکە لە هەر جارێکی دیکە زۆر نزیکترە، چونکەوە تا دوایین کۆبوونەوەی پەرلەمان لە سەر بانگێشکردنی وەزیرەکان کێشەکانی نێوان یەکێتی و پارتی گەیان دەلووتکە بە جۆرێک وەک دەستگا ڕاگەیاندنەکانی نزیک لە یەکێتی بڵاویان کردەوە کارگەیشت بوویەوەی کشانەوەی یەکێتی لە حکوومەت لێ بکەوێتەوە. ئەوەی تا ئێستا ڕوونا حکوومەت هێرێم توانای دابینکردنی موچەی موشەخۆرانی نییە و بە پێچەوانی بانگەشەکانیشی ناتوانێت چاکسازی ڕاستەقینە ئەنجام بدات، بۆیە هەڵوەشاندنەوەی کابینەکە ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەخت بووە تا خواستی لایەنە سیاسیەکانی دەرەوەی پارتی و هاوئاوازەکانی.